لە ئێستادا بابەتی بەردەستبوونی ڤاکسینی کۆرۆنا و بەرەوپێشچوونەکانی پرسی گەرمی جیهانە. ئەو بابەتەیەش کاریگەری لەسەر جوڵەی ئابووری دانا و لە بازاڕی نەوت و زێڕدا بەدی دەکرێت. ئاژانسە ئابووریەکان ڕایانگەیاند نرخی بەرمیلێک نەوتی خاوی برنج لە بازاڕەکانی جیهاندا بە سەرووی 48 دۆلارە و نرخی بەرمیلێک نەوتی خاوی ئەمریکیش بە زیاتر لە 45 دۆلار دەفرۆشرێت. میدیا جیهانیەکان هۆکاری بەرزبوونەوەی نرخی نەوت دەگەڕێنەوە بۆ بەرەوپێشچوونەکانی دۆزینەوەی ڤاکسینی کۆرۆنا. بەرەوپێشچوونەکەش بە جۆرێکە گەشتۆتە هەمان ئاستی مانگی ئازاری ئەمساڵ. ئەوەش بەرزترین نرخە بەراورد بە 7 مانگی ڕابردوو. لە بەرامبەر بەرزبوونەوەی نرخی نەوتدا هەر بەهۆی دۆزینەوەی ڤاکسینی کۆرۆناوە نرخی زێڕدا بەزینی بخۆوە بینیوە. بە جۆرێک بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو بۆ هەر مسقالێکی عیارە 21 نزیکەی 7,000 دیناری عێراقی گۆڕانکاری بەسەردا هاتووە. نرخەکەش بۆ یەک ئۆنسە زێڕ لە بازاڕەکانی جیهاندا 1812 دۆلارە. نرخی 1 گرامیش 58 دۆلار و 80 سنتە. لە سەرەتای ئەم هەفتەیەدا هەردوو کۆمپانیای ڤایزەر و بایۆنتێک ڕانگەیاند ڤاکسینەکەیان ئەنجامی زۆر باشی هەیە و دەرکەوتووە با ڕێژەی لە سەدا 95 کاریگەری هەیە. لە بەرامبەریشدا کۆمپانیای ئۆکسفۆردی بەریتانی ڕایگەیاندووە ڤاکسینەکەیان بە ڕێژەی لە سەدا 90 سەرکەوتوو بووە. ئەو بەرەوپێشچوونیش کاریگەری لەسەر جوڵەی ئابووری بازار کردووە و زۆرێک لە وڵاتانیش هەوڵی بەدەستهێنانی ئەو ڤاکسینانە دەدەن.